إسرائيل تقول سنقضي على المحور الشيعي، لكن أمامنا محور سني، تركيا وسوريا والإسلام السياسي وقوى المقاومة. خالد مشعل خەڵکی هەرێمی ئەحراج کرد. خالد مشعل سەرۆکی بزوتنەوەی حەماسی فەڵەستینیە لە دەرەوە، لایەنگرانی بزوتنەوەکەی لە هەرێمی کوردستان تووشی ئیحراجی کرد. شەقامی عەرەبی دژی کورد و کەمینەکانی سووریا هەندا. سەرکردەی ئەو بزوتنەوە توندڕەوەی فەڵەستین باسی لەوە کرد ئیسرائیل دەوڵەتی سووریای ناوێت، کوردەکان و دروزەکان و عەلەویەکانی دەوێت. ئەوەی دەمێنێتەوە لە سووریا با دەوڵەتی نازانن، بەڵکو بە هەرێمیشی سونی دادەنێن. بەڵام ڕێکەوتنی ئەمریکا و ئیسرائیل و حکومەتی کاتی سووریایی لە پاریس لەبیر کردووە کە بۆ هۆی دەستپێکردنی هێرش بۆ سەر ناوچە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان، کە بە دوایدا بەڕوونی دەرکەوت کە سووریا و ئەمریکا و ئیسرائیل ئێستا لە یەک سەنگەردان. گفتوگۆکەی مەشعل لە کۆڕبەندی کەناڵی جەزیرە لە قەتەر ئێستا بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستانی خستۆتە دۆخێکی محریجەوە، نازانن کارێکی باشیان کرد کە پشتیوانی ئەو گروپەی فەڵەستینیان کردو لە ڕابردوو یاخود کارێکی هەڵەبووە. ئەوەی زۆرترە مەحراج بوونە دەیانگرێتەوە خەڵکانێکی موسڵمانن، هەمیشە پشتیوانی دۆزی فەڵەستینیان کردووە لە بەرامبەر ئیسرائیلدا. بەڵام کاتێک سەرکردەکانی ئەم گروپە دژی کورد و مافەکانی دەوەستنەوە، هەمووان دەکەونە دۆخێکی ئەحراجکەر یان پاساوهێنانەوە بۆ هەڵەکانی ئەو بەرپرسانی فەڵەستین.